لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستاندا پێگەی خوشکان هەنگاوێکی دیکەی پێشکەوتنی بەخۆیەوە بینی، ئەویش بەرزکردنەوەی ڕێژەی کۆتایی ژن بوو لە نێو سەرکردایەتیدا بۆ ئەوەی بتوانن زیاتر کاریگەر بن لە ناوەندی بڕیاردا. زۆر جار بە شێوەی تیۆری باسیەوە دەکرێت کە دەبێ ژنان بە توانای خۆیان بگەنە پۆستە سیاسی و ئیداریەکانی پارتە سیاسیەکان یا جومگەکانی حکومەت و ناوەندە کاریگەڕیەکانی. بەڵام لە ڕاستیدا ئەگەر گوشاری دەستور و یاسا کارپێکراوەکان نەبێت، لەمپەرەکانی بەردەمکاری ژنان بەرتەسکتر دەکرێتەوە و ئەستەمە بەکردەوە بگەنە ئەو شوێنانە. شێوازی کاری سیاسی پارت و ڕێکخراوە سیاسیەکان بەم فۆرمەی ئێستای تەمەنی کەمە، بەشداری ژنانیش لەو بوارەدا کەمترە، بە تایبەتیش لە بەرهۆکاری خۆی و بابەتی ئەو گۆڕەپانیان کۆنتڕۆڵ کردووە. بۆیە بەبێ ڕەخساندنی ژینگەی یاسای بۆ ئاوەڵاکردنی ڕێگە لە بەردەمی ژناندا ناتوانن بە سانایی ڕۆڵی خۆیان ببین و گەشە بەکار و چالاکیان بدەن. هەر پارتێکی سیاسی لە ڕووی گرنگیدان بە ئازادیەکان و چەسپاندنی مافەکانی مرۆڤدا سەرکەوتوو نابێت و بەرەو پێشەوە ناچێت ئەگەر نەتوانێت گرنگی بە پێگەی کۆمەڵایەتی ژن بدات و بواری بۆ نەڕەخسێنێت تا بچێتە ناوەندی بڕیار و وەکو نیوەی کۆمەڵگە ڕۆڵی خۆی ببینێت. کۆمەڵ هەر لە سەرەتای ڕاگەاندنیەوە ئەگەر لە پێشەوەی گشت پارتە سیاسیەکانی کوردستانەوە نەبوو بێت، بە دڵنیایی لە ڕیزی یەکەمەوە بۆ گرنگیدان بە کاروباری خوشکان و هەلی تەواوی بۆ ڕەخساندون تا ڕۆڵی کاریگەری خۆیان ببینن. هەر ئەو هەنگاوەشە کە نزیکە لە دادگەریەوە کە بووەتە ناسنامەی پارتەکە، ئەوە کۆک و هاو ئاهەنگیشە لەگەڵ مادەکانی دەستوری هەمیشەی عێراق کە بە دیاریکردنی کۆتا مافی بەشداری چالاکانی بۆ ژنان دەستەبەر کردووە، کە ئاشکرایە ئەگەر پارتە سیاسیەکان خۆیان لەگەڵ ئەو مافە دەستوری و یاسایانەدا ڕێک نەخەن، لە ڕەوت و کاروانی مێژووی سەردەم دوا دەکەون. ئەوە جگە لەوەی شایستەی پێدانی متمانەش نین. کوردستان هەمە ڕەشید لەو گۆشە نیگایەوە کە دەبێ ژنان ڕۆڵی تەواوی خۆیان ببین و ڕێگەشیان بۆ ئاوەڵا بکرێت، کۆمەڵی دادگەری کوردستان لە کۆنگرەی چوارەمیدا ڕێژەی کۆتایی خوشکانی بۆ سەرکردایەتی لە سەدا 15 بەرز کردەوە بۆ لە سەدا 20. ئەوەش هەنگاوێکی گەورەیە و جێگەی پەستنی هەمووانە کە لە 22 پۆستی سەرکردایەتی کە لە ناو کۆنگرەدا هەڵبژێردران 4 پۆستیان بۆ خوشکان تەرخان کرا. ئەوە سەرەڕای چەسپاندنی ڕێژەی لە سەدا 25 بۆ گشت پۆست و ئاستەکانی خوار سەرکردایەتی. کۆمەڵی دادگەری کوردستان بڕوای بەو بنەما مرۆییە هەیە تا زیاتر مافی چین و توێژەکان لە کۆمەڵگادا بچەسپێت، هەمووان زیاتر لە دادگەری نزیک دەبنەوە. بەو پێش بۆ خۆی ئەو شوناسە نوێی هەڵگرتووە دەبێ بەر لە هەمووان بۆ خۆی جێبەجێ بکات. ئەوەی کە لە هەموو شتێ زیاتر پێویستیمان پێ هەیە دادگەریە، دادگەری لە ڕووی نەتەوەیی، دادگەری لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، کۆمەڵایەتی، لە هەموو ڕۆکانە پێویستیمان بە دادگەری هەیە.